هەر چواردەی چوار تێتە بەروێمەوەە بێوەزعین بێتاقەتەوین یعنی قسەکانمان لە فکرە چێتەوە هەمووی ئەگۆڕێ لە بەرچاومان و بارمان گرانترە دیارە لە گشت کاتێک لە چواردەی چوارە قوربان ئێمە لەو ئاواییە کە 100 ماڵەویمان لەو کاتێ لە دەرچوین لە ئاوایی تە خەڵک ئەم لاولای زۆر هاتووە ناومانە خۆی ئاوایەکە 75 ماڵ بوو بڵام خەڵکی زۆر هاتووە دێکەوە لە لامان بوو ئەمەی لەو ناو هەردەکە ڕۆیمان پیانەوە هەردە تەیارە بۆردمانیە کرد جاشیش وە پاڕێیە کرد خۆ عسکەرێمان نەدی بێژی ئەمە عسکەرێکە و عەرەبی قساکە ها کوردمان بینی ئیترە خەڵکەی لە تەرز ڕوخۆیا گشتی دیەکەی چۆڵ کرد و ئێمە تا دەیەک لەو بەرمانە بوویت پیانە و تازە شار کیمیایی دالێ ئەو دێ مەحفۆ کرد پێشمەرگەی تا 25 پێشمەرگەی شەید کریا شەڕ تایە ئێمەش ئەوانەمان ئابینی دەرچوونە هەردەکە پێمانە تا دێ پەلەوشک ناموشکە پەل چوونە ئەو هەردە ئێمە چووکەم ساڵ پێشوو ڕۆیمانە ئەورە زۆر شارەزا نەویمان لە وڵاتە هەروە وەک خەڵک ڕێمانە کرد ئەتر تەیارە وەبانمانە وەک چۆنی ساتە گە لە ڕێشۆڵە هەڵەسیە تەیارە ئاوا ڕێیە کرد نەتەزانی سێوەرەکەی داوەبان سەرتا تەقەی لێمانەوە کرد ئیشارەتی ئێداویت بڕۆن جێشیش لەم بەر و لەو بەرەوە هات ئەتر ئێمە ئەسڵەن موختار دیەکەمان هات من نەمبینی بەڵام هاتووە ناو خەڵکەکە ئێمە چکەم خەڵک ئەو دێ زیاتر لێلیان نابووین پێیان ناسراویتیان ئەوەی ئیمڕۆ یەک کەس نامێنێ لەم هەردە و حکوومەت ئینزاری داوە هەم کیمیایی لێدا هەم تریش ئەوە تا تەیارێ و شەڕ و پێشمەرگە نەما لە سنوورەکەمانە پێشمەرگە ئەوەی شەید بوو شەید بۆەوەشە دەرچوو بەرەو سنووریەتر نەما لە ناومانە هەرماوە خەڵکە عشایەرەکە لەو هەردەوە بەرەو نەحێکی قادرکەم کەفتی دەڵپیان ئەمە دنیاە ئافواتی داوە سەدام حوسێن و ئافواتیەکە تەنیا 3 ڕۆژەم ئافواتە ئەگەر ئەوەی بڕاتە نەحێکەوە ناکوژری ئەوەیشێ نەڕوا لەم هەردا ئەکوژری مش ڕاستی دۆڵی باریسانماندی گۆبتەپەماندی هەڵەبجەی شەهیدماندی تازە شار و لای خۆمان ئەمە گشتی ڕۆح شرینە ئەمانەمانەدی کوژریە وتمان هەر ینی ڕوو بکەین لە خۆی باشتر لەوە بکوژرین من بۆ خۆمنە من کەسێک بوومە ئەمەە ڕێنیز بووم لەو کاتیشە ئەموو تەنها و تەنها پیاوەکەم و کوڕەکەم و هەردوو زاواکەم دێل مابوو و ئامۆزامیش ئەمە بێن ئەم 6 کەسە مەڕۆن من لێتان نامێنمەوە لەم جەوڵە با بکوژرین با کیمیای لێماندا بەڵام نەچین بۆ لای دشمن یعنی ئێمە من مردنمە دوای چەند ساڵ سەر شۆڕکەم بگەڕێمەوە بە لای دشمنەکەی خۆ من سوور و پاک دشمنمە من پارەکە لە دەستی هەڵاتمە دێتری پێم ڕۆخانوە ئێمە ڕۆینمان پێ باشنێ بەڵام دیارە کەس نەماوە هەر من و دوو خۆشکم بووین ئەمەش دوای گشتی لە زەلامەکانە تەسلیم بووین ئاخر کەس لە زەلامەکانە ڕۆیشتین زەلامیش هەمووی قاچاخە و دەورمان گیریا و مستەشار هاتوو دەورمە ئاوا مستەشار گردمانێتی مستەشارەکان زیاتر هاتنە پیریمان و ئەدوت برا یعنی خەڵک گوێ زانی لە باشی تێتە پیریمانەوە بەس من ئەو ئەختیارە ماوە ئیسەیشە لە لای وتم وەڵی مام سەعید ئێمە وەک حەیوان دوو لە ڕووی وتم وەک حەیوان قەسا و فرۆشتمانێتی وتم مەفرۆشی ئاینە ئەمانە قەساون تێدە پیریمانەوە ئەمان بن ئیتر نازانین ئایا ژن و پیا و کێ دەرەچێ و کێ دەرناچێ بەس ئەوە نازانین مستەشار هاتە مستەشارەکە ناوی محتەسەم بوو ئەو کاتە ئامرسرەکانی خۆیان هاتنە پیریمانەوە ئەو محتەسەمە ئیسە نەماوە نەویشت لە 91 فەوتیە ئەو مستەشارە خۆیم دی هاتە ڕێکەمان ئیتر وردە وردە ئێمە چکم لێ زەلاما بووین بەس مستەشارمان بینی ئایلەکان تر ڕۆژبەرین تەسلیم بوو هەرێکی چوو ماڵێکێک لە قادرکەم خۆی شاردو ئانی ئەڕۆیت لەو هەردەوە نام 8 سەعاتە ڕێوە پا دوورە و 2 شەو 2 ڕۆژ بڕیمان ئێمە چکم ئایلە بووین و نەمانوێرا و نەمانگەڕێکی بڕۆین و لە دەیمان کەوتینە ڕێوە ئازام لە 12 4 ئاوە لێ زەلامەکان چمەنە قادرکەرمەوە پیرەژن و مناڵ و ئاژێڵەکانمان و یەک لە کەل و کەڵۆنجی ئەمە بەرخمەدی چی خاونەکەی داوێ دەورە بەرخ کۆرپە کارە کۆرپە حیوان هەر خوای گەورە حەقەوەنە حیوانی یعنی نەوەسەن ئەموت خوای گیان حەق ئەو حیوانی لە بسێنەوە بێ خاوەنجێمانە مناڵ لە دایکەکەی بڕێ و دایکەکە توانای نەما مناڵەکە ڕاکێشی لێل خۆمان ئێمە هەرسێکمانەوە دەردێ لاک بیمان هەرسێ خۆشکەکە نەمانەتوانی ڕێ بکەین بڕۆینە ڕێمانەوە نە ڕێمان کردووە پاو نەمانەزانانی ڕوو بکەین لەکوێ و ئەمە تەیارەکەەوە چاوخمانمان بینی ئاوا نزم ئاوا ئاوایەکە پێمان جا لەبەرەوە سەرمامان بێیان بەشکە ڕێیەک لاماندا ئەقڵمان وا بوو یەک عەلادینێکمان پڕ نەوت کرد گرتمان دەستمانە لە هەچکێ لادەین چایەکی پێ بکەین یەک فەردە نانمان کرد
پێش وەخت فەردێنانمان وەلاوە بوو یەک بەتانی و یەک علادین تر ئەوەنە کە شەکر ئەوەنە کە چاوی لە هەچ گەلادین تکێنان خۆین تا ئەکوژرین بۆ نەکبەتی گەیمانە نەحێکە ئەو مستەشاراتە پیریمان و بردوانی لەو نەحێوە ئێژن قیامەت ئێژن نازانم کەردە جالتێ ئەمە کشتی ئەوامی ئێمە باسیەکە من بۆ خۆم کەردە جالم ئەو ڕۆژە بینی ئەوەی وەک مستەشاری و بیوە کەردە جال و کەفتەنا ئەو خەڵکە حیوان و بێ خاوەنجێمە ماین و هێسر و کەربی لا مەعنا کشتیوە بێ خاوەنجێمە هەمووی زەلامەکانی برێژن و مناڵەکەش خۆی شاردووە هەرچ کەسێکی بی لەو شارەدایە پاڵ خۆی کەسێکی نەوەی ماوە لەو بندیوارێلا ئێمە سێ خۆش بوومان پیرژنێکشمان بوو لە بن حیارەیان پێوت قەسیل و لە بنیا پاڵمانداوە و نەمانزانی بۆ کە بڕین پیاوەکانمان ژلای مستەشارەکان بردوانیان دەنگڵژن و مناڵیان نەکرد لەو قاپیوە ماینۆ سەیمان کرد کوڕێ گەنج چات بۆ لامانوتیەوە بۆ لەیرامانەتەوە خوشکەکەم بە دانیشتونەوە وتما کەسمانیە و کەس ناناسیین و زەلامان لێلانیە و زەلامەکانمان بریاوە و ئەمانە وتی بێن من لای ڕەبایەکەی خۆمان منش کوردم و بەخوا وەگێوە دڵم بۆتان نستێ و منش کە سوکارم وەگێوە وایە و لە مەجبوری چەکمەڵ کردە و بێن بتانمەوە حەوشخانەیە کە چۆڵاتانم خۆمیش ئاگدارتانەوە وەڵاوە قسەی ماک لە بەر بارانەکە نەماینەوە چمانە ئەو حەوشخانە تر باوک من لە کەلار و هاتووی ئامۆزای باوکم لە کفری و هاتووی ئەوانە شەو هاتن بۆ لامان ئەو ئەختیارێ لە وتیان ئەوەی لە کەلار و ڕۆیە نەماوە بریاوە کوژیاوە بەسینەم کە هەر ئەیرەما ئەوانیان تا تەیارەدایەتی لیان نەمانە ئێوە ئەی قاپیە باشترە ئەیتێمە زەلامان بریا و خۆمان ماینۆ خۆشمان و ڕۆژ دوایینا حکوومەت بانگەوازی کرد ئەوەی مەوالی تەبردی وتی ئەمەکان بابێن بۆ مەجموعەیە مەجموعەیەکیان بوو نازا مەجموعەی قادرکردن لە باڕۆخانە ناوی چی بوو جێ شەعبیەکەیانە و نام مەجموعەیەک بوو بێن بۆ ئەو مەجموعە ڕاستی من نەمێرا بڕۆ باوکم وتی کوڕم بێنەوە هەرسێکتان بڕۆن لەورە بمێنەوە حکوومەت تاکو پیاوەکانتان بەرەوە بەشکە حەولێکتان بۆ بووە خۆ نایلن ئێمە بتانوێن و وەڵام من لەی خانووە مێنمەوە باوە شوێ سعاتێت دو سعاتر بمانوەن ناتوانم بێمە مەجموعە نایمە مەجموعە بەش خۆمانش ئارد و نانوشتمان وەلاوە بوو وەڵات هەرچی ڕۆیە ئەو مەجموعە ڕێک عەسکەری دەوری گرد و قافڵەیەک بریا قافڵەیە یەک دوانی ڕای کرد لە دەستیاون توێچین ژن و مناڵەکان ترمانیش تێرین ئەوانە ئیسەمانە ئەو قافڵە بریا نەهاتە دواوە ئەو دوو قافڵە سێ قافڵە ژنە ئەو سێ و چوار زیرە ژنە مەبەستمە یەک قافڵە بوو ئەو ژن و مناڵێ لە بریا ئیسەیش نەگەڕێەوە خاوەنیان لە چەمچەماڵە حالێنی ساکە لەیرەی شایە دووسێ ماڵمانش لەیرە هەیە دایکیان بریاوە ئێمە نەڕۆیمان ئێمە چکەم قسمەتەکەمان نەڕۆی نەچمان ئەو مەجموعە ماینۆ و ڕۆژۆ بوو بوێ دوو ڕۆژ لە دووزۆ و لە کەلارۆ و لە کفریوە و قەوم و کەسمان خاڵۆزا و میمزا و باوک و برا و هەر یەکی مناڵێکمانی برد و جنسەی مناڵەکان خۆیان هەر یەکێ مناڵێکمانی برد ئەو خەڵکەیش ماوە نەحی قادرکەرم گشتی کووردە هەر یەکێ ماڵێکی کردە ناو ماڵەکەی خۆی و جنسەی مناڵ خۆی دەری کرد هە لەو هەفتەوە قادرکەرەمیش ڕمیا چۆڵیان کرد بردیانیان بۆ چەمچەماڵ ئەوەی کە سوکاری لە گەرمیان بوو من هاتم بۆ ماڵ باوکم بەسەر من کچەکەم ئازەوی لێر دوان لە مناڵەکانمە بردیان بۆ بەغا خۆشکێکمە دوو مناڵە بریا بۆ بەغا لە تکریت و هاتنە شوێنیا ئەمە گشتی وە دزیەوە بەرگ ئەسکەری وتێنەیانوە وە جنسەی خەڵک من جنسەی براژنەکەی خۆم براکەم دەرمی کرد ئەوەی بردمانە نەحێکە خۆم و هیلاکی لێرە و کوڕ ماوای سە ئەنفال بێدایکت ملێوتی بار حیوانەکان دەرکەین جەڵەبێ گەورەمان بووی سەد سەر حیوان و 20 سەر حیوان خۆمانمانش بهین ماڵ بردمان ئەوەشە مستەشارێ بردی هەروە بردی ڕۆی لەمانی سەن و بردی وڵاخی بیلامانە مانگایەک دەرکردی 20 ڕۆژی زاوی پیاوەکەم وتی ئەگەر ئێمەش نێین و ئەوە مانگا مەفەوتێنە ئاسکە مناڵەکان و شیرەکەی گەورەکەی لێن تۆ مشت بفرۆشی مناڵەکان ئەژێنی ئەشوێ ئێمەی تر نێین و خۆمانمان زانی ئەو کاتە خەڵک پارەی نەوی کەس پارەی نەوی بەس ئێمە 500 نار لەو کاتە بیمان ئەو قەساوی وەرەقەکەمان ناوەیەک و بە ئاوکمە کوژنیشن کوا کوڕەکە هەرگیانوەیە کۆ ڕۆین ئەو دەقە ڕۆین ئیتر نەیانمەندی تا ئیسەژێمانێژی بەشکە خوای بێنەوەی بیانی بۆ مناڵەکان بەسفەکرد ئەمە دایسەش منێژم بەشکە لە وڵاتەکان شاریاوێتن ئەم وڵاتی لەوای ساڵمێن یەمەن و مصر و ئەمانە گشتی ئەنفالی کردووە بەشکە خوای ئەنفال ماوێ ئێمە عەقڵمان وای لێ هاتووە ئیسە ژۆتەمای ئەنفال ماینە ئیسەش
باوەڕ بێ ئەم حکومەت خۆمانەیسەوە ئەمانە لێ ئەتێ وەکو سەدام سەیریەکەیت چکەم هیچ حقێکمانی نەپرسی ترەوەی ئەنفال وەسەری هاتووە نازان باسی تەوانا ئینسان ڕەحمی بۆ یەک کەسێ و بەرچاوی بری وەسەری نەچێ ژنێ خزمان ئاوات و منەتی خوایە کچێکی هەیە زیگی پڕی کوڕێکی بی کوڕەکەی نازام لە هۆش خۆی ڕۆی نەوێ لەورا بی لە دایک و تویان کورە مناڵەکەت مردە جێبێ لە سێژێ داینەجێ تو بێژی مناڵەکەم نەماوێت جێمێلا پیاوەکەی بریا خۆی کەفتیۆ ماڵ خەڵک ماڵەکەش باریان بار کردی مناڵەکە جێ لاوان لەو شۆدا ئیسەش دایبێژێ خۆزم زانای مناڵەکەم نەماوی ئاوا تێک ڕۆی مانەگشتمان هەر دانیشتە یەک کچیە دانیشتۆ دیار کچەکەیەوە ئێترێماوە مەوزوعەکە چارەسەری نییە خۆ ئەنفال کۆتایی نایە ئەوەی لەم نەحەی قادرکەرمەوە ڕۆی بەو شێوە ڕۆیمان ژن جێمە هەر پیاوەکانمان ئەو پیاوەی لە قادرکەرم بار کردیان بارق عەلی کیمیایی خۆیانەوە تەیارە هاتن 5 تەیارە بوو نشتنەوە داوایان کرد لە مستەشارەکە وتیانەوێ هەمومان تەواکەی مستەشارەکە وتی ئەمانە تەسلیم من بووینە با لە ڕەبایەکانمان بمێنن و وەلای ئێمەش وتیانە یانووی دوای 25 ڕۆژە یاریێرین و ئەویش توی تایسە بۆ تەسلیمەنەوەی تو هە کوردی لە دەست ئەویان سەن هەتا کەرکوویش مستەشارەکە ڕۆی لێلیانەوە قسەی خۆی ئەو بردنە بردیانی کەس نەیزانی 3 ڕۆژیان پێچوو 10 ڕۆژیان پێچوو هەتا ڕاپەڕینمان و کەس نازانێت چۆن کوژیان و چۆن نەمان و ئیسەوە گۆڕستانێکە لەمە ئاتێت و ئەنفال کوڕ کچەکەم ئیسا لەیلەوە محەممەد ئێژەوە بۆ نایمچین بۆ سەر قەور بابام چێوە بین هەردوو بڕە قەورە کێشێ نازان باباهای لەم قەورە داهای لەو قەورە هەردوو باباکە ئەنفالە باوک دایکشی ئەنفالە باوک باوکشی ئەنفالە مناڵیشە ئیستا عمری 6 ساڵێژی خۆزی بزانم باباکانمان لە کام قەوریانە یعنی مناڵەکانمان وایەژێ ئێمە خۆمانیش هەروەهانە من کاتێ جەنازی لاتۆ وە گوێرەی ئەو فکرەمەوە ناخم سوتیا بۆ جەنازێ لە خەڵکی شێتەویم ئەموت بەخوا کوڕەکەم پیاوەکەم یاتیە خۆ جنسیە نییە و هەیوێ نییە وا باسیەکردنە ێژن لە تکریت ڕووتیانیانوە کردەوە جنسیەکانیان یاستنەوە ئەوەی شەواڵە کوڕێک لە پایە بیان عەلاقەیە بوێیان نوێتر هیچیان وەقەوە نەماوە ئانێ بریانە بۆ کوشتن مانێمەش هەر مردنە